بەڕێزان ئازادی خوازان داکۆکیکارانی چینی چەوساو و مامۆسایانی سەربەرز و موچە خۆرانی باڵوێست سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خوشک و براکانمان لە دەرەوەی سنوورەکانی نیشتیمان و ڕاکردووی دەستی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە گەیشتن بە کەناری ئارامی و بەڵام ناسۆر و خەم و هاوار و ستەمدیدەی ئێوەیان لەبیر نەکردووە. لەم ڕۆژە سەخت و دژوارانەدا شان بەشانی ئێوەی خاوەن ڕاستەقینەی نیشتیمان پشتیوانی و هاوسۆزی خەمتان بە دووپات دەکەینەوە. بەڕێزان ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا بەردەوام وەک چاودێرێکی جددی و ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و دەنگی بیستراو بە هەمان و توانامانەوە هەڵپشتین بۆ هەموو مافەخوراوانەی کەوتونەتە بەر کەڵبە و تەڵە و دوای مافخوراوانەی کەوتونەتە بەر کەڵبە و تەڵە و داوای دەسەڵات و چاوسنۆکی بنەماڵە و خێزانە سیاسی هەڵقوتاوەکان خەمسارد و نەخوێندەوارەکان وەک غەمینەی شەڕ لە گیرفانی و قوتی هاوڵاتیان و داهاتی نیشتیمان ئەڕوانن. ئێمەی هاوخەم و هاوبەش هاودەنگتانین بۆ پەڕی هەستکردن بە بەپرسیارەتی و دینی و دنیاییمانەوە سەرکۆنەی هەموو ئەو دەستەی خەمساردی هەردوو لایەنی دەسەڵاتداری لە حکومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستانەکەین کە دەرهاق بە ژیان و ژینگە و موچەی هاوڵاتیان پیادەیەکە. Dear freedom fighters, DACOG members, respected teachers, and principled public servants, may the blessing of Almighty God be upon you. Your sisters and brothers outside the homeland, especially in Great Britain, in these difficult and trying days, have not forgotten your pain, cries. They reaffirm their support and solidarity to you. As DACOG organization in the United Kingdom, we continue to seriously monitor the human rights situation in the Kurdistan region. With all our strength, we support all those whose rights have been violated and who have stood up against corrupt political families and unqualified authorities responsible for looting the nation's wealth. In solidarity and with a sense of both moral and spiritual responsibility, we condemn all the injustice perpetrated by the authorities in both the federal government of Iraq and the Kurdistan region. Governments that have denied the people their rights to a decent life and wages and have politicized legal and humanitarian matters, causing deep harm to the most oppressed and rights deprived citizens. سەرەتا بەخێراتنی هەمووتانەکەم و هیوادارم بەردەوام بن لە کار و چالاکیەکانتان و سەربڵند بن. بڕیار وابوو کە ئەمڕۆ لەلایەن مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران خۆپیشاندانێکی بەدەنیانە بەڕێوە بچێت، بەڵام بەداخەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەرزوو سەرکوت کران و بەشێکیان دەستگیر کران کە هیوای ئازادبوونیان بۆ دەخوازین. هەروەها بە پێویستم زانی وتارێک بۆ پشتیوانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕابگەێنم. وڵاتانی مرۆڤ دۆست، ڕێکخراوەکانی ماف و ئازادی، ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات، سڵاوی گەلێکی چەوساو و مافخوراوی بێدەوڵەتتان لێبێت. بەڕێزان، وەک لە مێژە گوتراوە داری ئازادی بە خوێن ئەو نەدرێ ئەبەت بەرناگرێ. لەژێر سێبەری ئەو دروشمەدا بۆ فەراهەمکردنی ئازادی و ژیانێکی شەرەفمەندانە گەلی کورد هەزاران لاوی کردە قوربانی و چیا و دەشت و بەرد و شاخەکانی ئەم نیشتیمانە بە خوێنی شەهیدەکان نەخشێنرا و شاهیدی ئەو ڕاستیەین. بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین و خۆبەڕێوەبەری کوردی تا ئەم ساتە ساڵ لە دوای ساڵ گرفت و قەیران و نەهامەتی بۆ ئەم گەلە دروست دەکرێت لەلایەن کۆمەڵێک نابەرپرسی خێڵ و بنەماڵە و بازرگانی سیاسی چاوچنۆک و کۆمەڵێک دوکانی سیاسی بار بەسەر میلەتەوە. ئەمانە کارێکیان کرد خەڵکیان نوقمی نەهامەتی کرد و گەنجەکانیان تەواو بێ هیوا کرد لە ژیان و ناچاریان کردن وڵات بەجێ بهێڵن و بەرەو داهاتوێکی نادیار کۆچ بکەن و لە ڕێگەی مەرگدا چەندین گەنجی خێر لە خۆنەدی و بوونە قوربانی و خۆراکی ماسینە و دەریاکان. بۆ سەرجەم گیراوان و ڕێکخەرانی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە هەرێمی کوردستان، ئێمە وەک ڕێکخەرە کوردیەکانی بەریتانیا بۆ مافەکانی مرۆڤ بە توندی ئیدانی ئاسایشی هێزەکە ئەمنیەکانی کوردستان بە تایبەت شاری سلێمانی دەکەین
کە بڕیار بوو ڕۆژی پێنجشەممە کە ئەمڕۆ بەرواری 26/6/2025 خۆپیشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان ڕێک بخرێت بە تایبەتی لە شاری سلێمانی لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دژی دواکەوتنی موچە و موچەکانیان بۆ ماوەی زیاتر لە 55 ڕۆژە. ئەمە سەرڕای نەبوونی خزمەتگوزاریە گشتیەکان و چەندین قەیرانی تر لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە دوێنێ شەو لەلایەن هێزەکانی ئاسایشی دوای نیوە شەو هەڵیان کراوەتە سەرجەم ڕێکخەرانی خۆپیشاندانەکان کە بڕیار وابوو خۆپیشاندانێکی گەورە ئەنجام بدەن لە شاری سلێمانی بۆ شوێنێکی نادیار براون و سەرجەمیان دەستگیر دەکرێن. بۆیە ئێمە وەک دەستەی کارژێڕی و سەرجەم ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوە کوردیەکانی بەریتانیا بۆ مافەکانی مرۆڤ پشتگیری سەرجەم ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەکەن ئیدانی ئەو کارە دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی دەکەن کە پێشێلکاری ئاشکرای مافەکانی مرۆڤ و بۆ دەربڕین و سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین. شەرمەزار و ڕسوا بێت دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی بنەماڵی بەرزانی و تاڵەبانی دەسەڵاتە تەنها بۆ ئەوەی لە ناودەچێ بە دەنگدان و بە هیچ شێوەیەک بە ڕێپێواندا لەناو ناچێت، تەنها بۆ ئەوە لە ناودەچێ بتوانین شۆڕشێکی سەرتاسەری دژی ئەو دەسەڵاتە ئەو کاتە میلەت دەتوانێت بە هەوەستی خۆی بە دەنجی خۆی بتوانێت کەسێکی شیاو بۆ شوێنی شیاو بژێرێت. هەروەکو قانعی شاعیر دەڵێ بێ تەماشا کابراکەم کردەوە و ڕەفتاری کورد، جا سەری خۆت باش دەقڕنێ بۆ دڵی بیماری کورد، چوویتە سەر کورسی براکەم کوردی چی و نیشتیمانی چی، خۆت بە خۆشی خۆت بژی مەڕوانە بۆ بیماری کورد. ماڵەکەت گەر باخچەی نەبێ کۆمەڵ بە چی ڕزگار دەکەی، وێستی نوێشی ژیانی خۆت کەچی چاکە بۆ ڕزگاری کورد. دەستم بەدامێنت دیوارەکەت باش بۆ یەکە، با بە شەو سەرمای نەبێ منداڵی بن دیواری کورد. تۆ بەدەم هیچت نەهێشت سەدی وەک خاندی چکان، ئافەرین بارەکەڵڵا تیغی جەوهەرداری کورد. خانم خۆتۆ خۆ لە خۆت تەرکی نووسینت دەکرد، وا بزانم پێدەنووسێ ناتاوی کاری کورد، هەتا ئەمری دەبێ بمێنی ژێر زەبر و زەنجی کورد. داکۆک لەگەڵ گەندەڵ ناکۆکە ئەی حکومەتی هەربێنە بڕۆ وەزمان لێبێنە میلەت چاوەڕێ مەکەن خۆفرۆش کات بەڕێ دەکەن کۆبوونەوە ڕێگەخەن پارەی دزرا و بەشەکەن باوەڕ بەمانە مەکەن دزی قەت تەرک ناکەن میلەت هەمووی برسیە بەرپرسان باکیان نییە ئێمەی گەنجانی داکۆک گەندەڵ ئەخەینە سەر چۆک. Hi everyone, I'm Mohammed Ahmed. Today I will be giving a speech to the UK government about the corruption and the salary issues in Iraqi Kurdistan. I rise today to draw your attention to a humanitarian and economic crisis unfolding in Iraqi Kurdistan, one that is too often overlooked. Thousands of public sector employees, including teachers, healthcare workers, and civil servants, haven't received their salaries on a regular monthly basis. There are individuals who dedicate their lives to serving their communities, yet they face the daily uncertainty of how to provide for their families. We call on the UK government to use these diplomatic and developmental ties to advocate for a sustainable solution, greater transparency, cooperation and support for responsible governance in the Kurdistan region. 26/6/2025 جارێکی تر وەکو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری نیوکاسڵ بۆ پشتگیری لە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە چەندین گربوونەوەکمان ڕێخستووە بەداخەوە لە 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی بە ناوی ئابووری سەربەخۆ لەلایەکەوە دەستیان داواتە بە برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان و لەلایەکی دیکەشەوە ڕێک ناکەون لەگەڵ حکوومەتی
ناوەندی بەغداد داهاتی نەوتی و نانەوتەکانیان تەسمین ناکەن پوتین جێبەجێ ناکەن ئەو خەڵکیان زەلیل کردووە بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بڕژێنە سەر جادە چی دیکە ئەو سەرشۆڕی و کزیەی کە هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی پەیڕەوی دەکەن دانەوێت بەردەوام بن لەسەر دزیەکان درێژە بە دزیەکان بدەن ڕێک ناکەون لەگەڵ حکوومەتی بەغداد بۆیە داوا لە خەڵکی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین بێنە سەر جادە و چی دیکە ئەوە قبوڵ نەکەن و شەرمەزاری و ڕسوایی بۆ هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی وەک چالاوەکانی کە ڕێکخراوی داکۆک هاتوون بۆ خۆپێنیشاندان دژی دەسەڵاتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چی دیکە خەڵکی بەشمەینەتی هەرێم و لە زیاتر ڕیسوا و سەرگەردان نەکەن لە بەرامبەر ئەرکەکانیان وەک هەر وڵاتێک جێگەیەکی دیکەی ئەم جیهانە لە کاتی خۆیدا موچە و پاداشتی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێم بدرێت هەر لەگەڵ ئەوەشدا ئەو موچەخوراوانەی چەندین ساڵی ڕابردوو شیان بۆ قەرەبوو بکرێتەوە لە نەبوونی موچە و قوتبڕینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەدان و بگرە هەزاران خێزان دووچاری کێشە بوونەتەوە بارزانی جاش تاڵەبانی دەست بارزانی دەست تاڵەبانی سەرەتا بەخێراتنی ئەو هەموو ئازادی خوازە دەکەم کە لە پاڵما وەستاون هەموو لایەک بەخێر بن بڕیار بۆ ئەمڕۆ پێنجشەمە مامۆستایان خۆپیشاندان بکەن بۆ موچە و مافەکانیان بەڵام لەلایەن دەسەڵات یاخود چەتەکانی یەکێتی و پارتی هەموو ڕێکخەرانی خۆپیشاندانەکان دەستگیر کران بۆ ئەوەی داوای مافەکانیان نەکەن و ئەمە ئەو ئازادەیە کە باسی دەکەن بە وڵاتانی ئەوروپا و کاتی هەڵبژاردن بەداخەوە هێزێکی زۆری ئەمنی هەڵیان کوتاوەتە سەر بینای ڕەوتی هەڵوێست و هەریەکە لە دکتۆر غالب محەممەد و دکتۆر ڕێبوار کەریم و عەلی حەمەد ساڵح لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەستگیر کران پێم ناڵێن ئەو ئازادی کە ئێوە سەرانی پارتی و یەکێتی باسی دەکەن لەکوێیە هەموو دەنگە ئازادیانەی کانتان هەمویان خنکاندووە و دڵنیابن ئێمەی چالاکوانانی ڕێکخراوی داکۆک هەرگیز ناوەستین لە بەرامبەر ئەو هەموو پێشەڵکاری کە ئێوە و سەرانی یەکێتی پارتی سەرەتا سڵاوتان لێبێ لێرە کۆبوونەتەوە دژی حکوومەتی کابڕەکەری گەندەڵ و دژی پێنەدانی موچە و لێبڕینی موچەی فەرمانبەران ئەو کارە گەندەڵ و ناڕەوایە ئیدانە و شەرمەزار دەکەین دەمەوێت شێرێک پێشکەشی دەسەڵاتی گەندەڵ بکەم وڵاتێکی وێرانەیە هەر مەسوول خاوەنعانەیە کۆبوونەوەی ناو پەرلەمان هەر بژی و با و چەپڵە ڕێزان وڵاتێکی کەس بە کەسە بۆ خۆم دەوڵەمەند بم بەسە کامە پارچە زەوی زۆر چاکە بۆ مەسوولەکان بێباکە حکوومەتمان هێشتا ساوایە حکوومەتمان خەتای بەردایە سەوزە و میوە و بەرهەمی دێ بە بازرگانی لەودی و دێ شوان و گاوان جوتیار هەمووی بوو بە پۆلیس لە شار و دێ بۆرە کوردێکی دەستپی هەر وەک موعجیزەی خودا لێمان بوون بە وەزیر خاک بەسەری مناڵ و پیر پەروەردەیان تەندروستی فەرقی نییە هەرچی ویستی هەڵگری ئێش سپای وەنە کوڕی خاوەن ئەم وەتەنە بەڵام کوڕی خزم و دۆستی ئەوان لە هەر پۆستێکدا بنڕەوە ناوی خودای گەورە و میهرەبان بەخێرهاتنی ئەندامی دڵسۆز و چالاکوانەکەم هاوڕێیان ئامانز لەم کۆبوونەوە وەکوتبوونەوەی ئێمە داواکردنی مافی مامۆستایانە و فەرمانبەران کە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە دەستی بەسەر گیراوە و حکوومەتی کوردستانش هاوکاری بۆ ئەو چەوساندنەوە و برسیکردنی هاوڵاتیانی کوردستان کردووە داواکارین لە هەموو چین و توێژەکان و کۆمەڵەی کورد هاودەنگ بن لەسەر وەرگردنی هەموو مافە ڕەواکانی خۆیان و لەسەر مافی هەموو تاکێکی کورد زۆر بەداخەوە لەم چەند ڕۆژەیە چەند مامۆستایە دەستگیر کراون لەلایەن حزبی یەکێتی و پارتیەوە کەوا داوای مافی خۆیان کردووە زۆر بەداخی بۆیان هیوای ئازادیان بۆ خوازی حکوومەتێک لە خێزانەکەیدا تەنها 16 ملیۆن دۆلار هەبێت
دەبێت کەرامەت و شکۆی لەکوێدا بێت. لەم هەرێمەی ئێمەدا دەوڵەمەندێکی زۆر ئاسایی سەرمایەکەی لەو زیاترە. حکومەتی براگەورە قەرزێکی زەبەلاحی لەسرە کە بە دەیا ملیۆن دۆلار دەخەمرێرێت. گەر دۆخی دارایی حکومەتەکەت بەم جۆرەیە چۆن ڕوومان دێت باسی شکۆ و کەرامەت بکەین لە نەخشەی سیاسی هەرێمی و جیهانیدا بە دوای پێگەی سیاسی بچووکی خۆماندا بگەڕین. چونکە سەرمایەیەکێکە لە پایە گرنگەکانی دەوڵەتداری. بۆ نمونە خەرجی مانگارەی ماڵەکەی ترەمپ لە مانگێکدا 3 ملیۆن دۆلارە لەسەر ئەژماری تایبەتی خۆی نەک دەوڵەت. بۆیە دەتوانیت بە شکۆمەنداری داوای مافەی ڕەوایی دەوڵەتەکەی بکات. بەڵام تۆیەک تەواوی سەروەتی نیشتیمانت بۆ خزمەتی خۆت و منداڵ و ئەسپ و باخەکانت تەرخان کردووە، هەر بۆ ئەوە باشیت زەلیلی بەردەم تەیفی سامی بیت. سەرەتا بە خێراتنی هەموو ئازادی خوازانەکەم وەک لای هەمومان ڕوونەکە ئەمڕۆ بە ئامانجی پاڵپشتی مامۆستایان لێرەدا کۆبووینەتەوە و لێرەدا و تافێکم هەیە داوا لە هەمووتانەکەم کە لە دوامەوە بیڵێنەوە سپاستانەکەم. ئەشکەوتەکانی بلە و بارزان و دەباشان تا سەر نامێنێ بۆتان بۆ خۆ عەشاردان وەرنە دەر لە کولە مشکی چەندین ساڵە وڵات ناڕوا بەڕێوە بەم حاڵە. سڵاتان لێبێ چی لە شکۆی نیشتیمان کەم کە بۆم نەبێ بە لە تێنان ئاڵای وڵات شەکاوە بێ و کەرامەتیش پڕ لە ڕووشان سەربەستیمان بۆ باز نەکەن ئێوە بوونە مایی قەیران ئێوە بوونە مایی قەیران. ئێرە شاری ڕاپەڕینە غیرەت لێرە هەر زیندووە بۆ مافی گەل یاخی ئەبین خەڵکی ئێرە نەنووسووە لەژێر حکمی هیچ زۆردارێ وجدانی خۆی نەفرۆشتووە. سڵاوی گەنجانی هەڵهاتوو داهاتووی نادیار لە وڵاتانی بەرگریکار لە مافی مرۆڤ وەک ئەو کۆبوونەوەی دوێنێکراوە لەسەر موچەی هاوڵاتیانی کوردستان و دواخستنی بژێوی ژیانیان. ماوەی 3 مانگ ئەبێ موچە و حەقی خۆیان نەدراوە بە فەرمانبەران و مامۆسا و کارمەندانی کوردستان. هیچ کەس و لایەن و دەسەڵاتێک تا ئێستا دەربارەی ئەو دۆخە قورس و نەهامەتی کوردستان هیچ کاتێک هەڵوێستیان نەبووە. لێپرسینەوە و بە دوواداچوونیان نەکردووە بۆ بوجە و داهاتی نەوت و گازی کوردستان. لە کاتێکا دوێنێ جوابی دوو بنەماڵی دز و جەردە و خۆفرۆشی کورد تەنها ئەوەیە سوپاس بۆ خۆڕاگریتان. لە کاتێکا لە کوردستان داهاتی ناوخۆ و نەوت و گاز ئەفرۆشێەوە چێتە گیرفانی دوو بنەماڵی دەسەڵاتدار. لە کوردستان خەڵک کێشەی پەیاگرتنی بژێوی ژیان و دەسەڵاتداران بێباکن تەنها یانەوێ گەلی کورد بەرەو چەوسانەوە و کۆیلەکردن ببن. دەسەڵاتدارانی کورد تاک بەداشی کوردیان زەوت کردووە لە ژیان و مافی سەرەتایی و ژیانی ئاسوودە. گەنجان و خەڵکی خۆپشاندان دەکەن و دەنگی گەل و ماف خوراو ئەگەیەنن بە داواکانیان. ژیانێکی شایستە و شکۆمەندانەیان هەبێ و دوور بن لە کێشە و نەهامەتی. سەرەتا بە ناوی خوای گەورە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 26 2025 ڕێکخراوی داکۆک هەستان بە سازدانی ئەم خۆپیشاندانە لەبەرەوەیەوە تقریبان 2 مانگ دەچێت کە فەرمانبەران و مچەخۆرانی هەرێم بەداخەوە بوتیان وەرنەگرتووە. ئەم ڕۆژوا بڕیار بوو کە خۆپیشاندانی سەرتانسەری بکرێت لە شارەکانی کوردستان بەڵام بەداخەوە ڕێگایان نەدا و هەندێک مامۆستاش دەستگیر کراون و هەر بە بۆنەی ئەم خۆپیشاندانە ئێمە بووین بە پاڵپشتی مامۆستایان و فەرمانبەران و مچەخۆرانی هەرێمی کوردستان لە وڵاتی بەریتانیا هەستان بە ئەنجامدانی ئەم خۆپیشاندانە لە شارەکانی نیوکاسل و لەندەن و بێرمینگام و کاردیف و هەروەها لیدس و ئیتر هەندێک شاری تریش. ومێدەوارین ومێد دەکەین دەسەڵاتداران بەخۆیان دابستنەوە بەسە چەوساندنەوەی مچەخۆران و مامۆستایان. سڵاو ڕێیانم کاتتان باش. 4 ناسنامەم هەڵگرتووە کەچی لە هەموو بازگەیەک جێی گومانم. من هەمیشە بە 4 زمان قسە دەکەم کەچی هیچ کەسێ لێم تێناگا وەک ئەوەی زمان نەزانم. من هەمیشە سەربازی ژێر ئاڵام من هەمیشە سەربازی ژێر 4 ئاڵام کەچی هەر بێ نیشتمانم. بەڵام گەرچی هەمیشە 4 شمشێر
لەسەر مل و گەردنە کەچی مەکۆی بەرگری و من سمبوڵی کۆڵنەدانم بمناسەوە بە خوێنما بە ئاوارەبوونمە بمناسەوە بە جەستەی چوار پارچەبوونمە بمناسەوە کە من ڕۆڵەی کوردم